وەختتان و خێر خەڵکە کوردەوار و ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. دەوڵەتە ئێرانی متەقاعب کارگەلە پرۆپاگانداییە کە ئەیکات جەدیدەن فیلمێکی دروست کردگە بە ناوە غەریب و حدودی مانگێکە کە ئیکرانی کردگەوە لە دەسڕەسە عمومە موجودە. ماجرای فیلمە غەریب ماجرای حەمەی بروجردی فەرماندەی سپاهە غەرب و نوێنەرە ئایەتوڵڵا خامنەئی لە دەستپێکە پارەدایم شیفتە 57. زد قەحرەمانە ئەم فیلمە کۆمەڵەی شۆڕشگێڕە زەحمەتکێشانە ئەو سەردەمەسە ومشخصا شخص كاك محمد مائي مشهور بشوان بزانن اميك ايممانان لفزاي دو قطبية اوبوزيسيون جمهورية اسلامي وجمهورية اسلامية قرار من قرتقا وايشي بو اويك حسن نية خومان نشان بدين هرچي طرف مقابل يا مظلوم ظاهرا ايجي قبولي كين بێ ئەوەی کە هیچ ئازمایشە ڕاستی ئازماییەک بکەین و ئەویش هەڵەگەڕێتەوە ئێژێت خۆ جمهوریە ئیسلامی نیەتی لەم فیلمە چییە؟ ئەم فیلمێ بۆ دروست کردگە تەبیعەتەن گەرەکێسی ئێمە تەخریب بکە. ئەی خۆ ناشێت تۆ تەوەقعکەی دوژمنایەتیت لەگەڵا نەکات. مسألة سرية مسا كمن خم بدجمن الدولة إيراني معرفي أكم أو زرفية بوتنسيال والا وجود ما كأتوان مرو بروية دولة إيراني بومو وانقهي أجر قراره ايوه الدعاب كان بعنوان حزب ساختار قليك صحة لإيراني كي متكسري بالروادارية وقركتان لبروسية انتخابات شركة بكن احيانا بعنوان كانديدا ونمايند تبليغ اكن كانسان قل السياس مدير مدبر كارناس وكاردانن هوشو زكاوتان هاز تابتوان معزلات مردم حلبكن اوكي يكي لقورتنين معزلة كاستلبرتانا او سك دولة ايراني ببروباغانداي خويقلك ايوه تروكا قلب تاريخك كار ايوه امسك ام بروباغانداي جمهورية اسلامية بقوي ترين شي وجوابانو چون ايوه پوشش جورج تاوتان اداو لبروجكان الدولة ايراني بعنوان انقلاب دسنا مرئي شركتان اكردو ادعاتان اكرد تواوه منطقية قومي اتنيكية كرد باعتصاب عمومي اكيشنو لهاوكارية احزابا مرجعية سياسية مردم كرتان والد سائي وادعاية اماكن عبد الله مهتدي لبرنامج بعبارة ديگر جيار قولا ادعاءك كمرجعية السياسية مردم كردستان والد سائيوه دي تو يكنتواني لخوت محافظتكي لناوت لسازمانت ولا تاريخت دفاع جانانكي معلومة ناتواني حيجتيكيش بو مردم دستفركي كواتل لياقت نمايندگيتني ودنگ ناويتو بخاطري ثابت كردنا أمام بس أنا من ناتكم فيلمي كي زردي برل إيرادي مشكل داري جمهورية إسلامي تبليغي بوبك تبعة من نهاتكم بيشم جمهورية إسلامي دروكات كومال الرشاكوجين نكردقه تبعة جمهورية إسلامي سعي كالتو شهريكي أحمقي منفوري إنسان كوجي متلود نشان بات تاقرا مسألة فيلم أمنية من ديم جماعتي تحتناو تشب الشورائية مش تشبول أحمق كوبو جنو حج كسبا مطلب إشارة ناكا كيستمن يجمي ومن مدو رجل كلاب هاوسا نغديكي مداوم لم داستان أكم بلان بپیویستم زانی بزوان جافیش دیویتێکی لەسەر بکەم لەبەر خاتریەوەی بۆ مێژوو بمێنێتەوە کاک حەمەی مائی کێس کاک شوان کێس شەو نەبوو تەقەی تفەنگ نەشکێت دڵی شەوە زەنگ خەڵکی نەڕژێتە کۆڵان
بەرەو پیری کاکشوانی قارەمان پێشەنگی پێشمەرگەکان. کەموزیا ئێوە سریاڵە دایجان ناپلئۆنتان دیگە. داستانە مەشقاسم نەوکەرێک لە قیاساباد قوما تەمام افتخارە زندگی شەڕەتەکە چوار گەماڵ بوو ناگەهەن پەیوەست بوو بە سفوفە دڵاوەران جەنگە مەمەسەنی. جەنگە مەمەسەنی تەبدیل بوو جەنگە تەکە چواردانە لۆڕا تەبدیل بوو بە جەنگە ضد ئیستیعمار و ئاغای دایجان ناپلئۆن خۆی لە قیاسە نەبەردە وەتەرلووی ناپلئۆنە تەکە هۆلەند و ڕووسیە و ئینگلیسادی و ناگەهان بە جەعلە خاترە مەشقاسم خۆی واردە سفوف قەهرەمانی کرد و ئاغای دایجان ناپلئۆن لەبەر وەسفێک ئەولێ ئەکرد لەم جەنگ قارەمانانی مەمەسەنیە لەقەبە ئفتخاری دا بە مەشقاسم. ئەم مەسائلانەی کە مەترەحیەکە مهمە. مشت ئیدعاکۆنە چەپبازم مبارزێژی ئێمە مبارزەمان کردگە. ئێمە فەرماندەوگین ئیستە دەوڵەتە ئێرانی پرۆپاگاندای بەرعەلەیهەوە کردگە. ئێوە چۆن جوابیە دەنەوە؟ دەوڵەتە ئێرانی هات دەنگە پەیمانە حەیدەری 3 دقیقە دەنگە مداوم کە خەریکە مەقولەیەک بەحسەکات ئەم 3 دقیقە ئەوڕێت. مەسەڵەن سانیەیە 5 ئەداتە قەی سانیەیە 40 ئەداتە قەی سانیەیە 110 لە ناویە جملەیەک دەرتێرێ و دەردی بخوادێخاتە ناوە مستەنەدێک بۆ تەبلیغە بۆ حیزب دموکرات. پەیمانە حەیدەری لە کڵاب هاوسا 40 ساعت نەغدە پارەدایم شیفتە 57 و سپای پاسدارانی کرد سابتی کرد 57 انقلاب نییە و پارەدایم شیفتە سابتی کرد خۆمەینی ڕەهبەرە بلا منازعە کاریزماتیک نییە شخصیەتە بەرساختەیە نظامە سڵتەس سابتی کرد سپاها پاسداران نەمەشروعیەتە انقلابی هەست نەمەوجودیەتە قانونی وام کرد بە سپای پاسداران زاتی نییە نزیکمان بێتەوە. ئێوەمانانیش یەکێکتان لەم نەغدانە استفادەتان نەکرد تا مەشروعیەت لە دەوڵەتە ئێرانی بسێنن. نەتان کرد. ئۆکێ. ئەمە مهم نییە کە جمهوری ئیسلامی لەم فیلمە کاورایەکی سگزلی ئەحمەقی تەحتە ناو شوان هاوردگە و تو بێژینە وەڵا کاک شوان کەمەری باریک بوو. ئەمە ئەسڵە مهم نییە. چی مهمە؟ ئەمە مهم نییە کە ئەسڵەن جمهوری ئیسلامی گەرە کێسی بێژە تۆ ڕەشە کوژی ئەەکەی ڕاست ئێژێ یا درۆ ئەکا. ئەزانی چی مهمە؟ با من ڕەوایەتتان بۆ بکەم. منێک لە بەرادەرانە کۆمەڵەیی بیستە بووم حەمەی مائی کێس پێتان بێژم حەمەی مائی کێس لە نەزەرە کۆمەڵە و چیان بەناو مەردم بڵاو کردەسۆ. حەمەی مائی بانەی یۆلعەسڵ گەورە بوو گە شارە سنەس لە خانەوادەیەکی لومپەنا کە باوکێکی بێشەرەفی هەست کە بەخۆیش کە حەمەی مائی کە کەنیشکە خۆی وێ تەجاوزەکە. حەمەی مائیە چەقۆکێشە لات باوکە متەجاوزە خۆی کە کەسێکە وەک لە فیۆدۆر پابلۆویچە براکانە کارەمازۆف کەسیفترە. لە نەقشە ئسپەردیاکۆفە باوکە خۆیە کوژێت لە زندانە تەوەسۆتە. ئاغای فواد مستەفا سوڵتانی قوسڵە تەعمیدە کۆمونیزم ئەدرێت لومپەن پرۆلتاریایە. ئاغای کاک حەمەی مائی بە ئیعجازە کۆمونیزم تبدیل ئەوێت بە کۆمونیستە قاستمەندە ئینقلابی و لە جەنگێکا لە ئەترافە سنە بە ڕاکەتە هەلیکۆپتەرە کوژێت. ئەمە ڕەوایەتە کۆمەڵەس. یە لۆمپەن پرۆلتاریا بە هەبوونە باوکێکی بێشەرەف ئیستا حەمەی مائی ئێشێ پەروەندەی دادگستەری بوێت شناسنامەی بوێت لەوەی کە مەحکومە بە قەتڵە باوکی بووگە بۆ خاترە تەجاوزە بە خۆیشکی. دێخۆدە ئەم تەسویرە بۆ جمهوری ئیسلامی تەسویرە خەیلە قەشەنگێکە. خەیلە قەشەنگەیە کاورایە کە خانەوادەی نییە لە باوکێکی بێشەرەف کە باوکەکەی بەدەستە خۆی ئەکوژێت هەڵساگە. جمهوری ئیسلامیش ئەم تەخری پوڵە دەسیبا وها شخصیەتی دروست کات. ئەمە کاکشوانە کۆمەڵەس. ئەمە باوەڕەکەی لەم فیلمە
کاکشوان کەسێکی ترە و حیچ کام لەو بێشەرەفانی و عیدعاکەن ڕەفیق شوانن بەمە پێیان نەوردووە تا ئیسە نانوتکە تا من دەسم بۆی برد و هیچ کەسێ تحت ناوە کۆمەڵە کە بێت ئەم پرۆپاگاندای جمهوری ئیسلامی باتڵ کاتۆ نێت بێژی ئێمە ڕەشە کوژیمان نەکرد نە بەهاتێ ئەم دروی گەورەیە بگرتایە ئەوانە کە ئیدعاکەن بە فەرمانە ئەوان تەواوە کوردستانە تعتیلەوێت فەرمانیان بدایە ئەو مەحەلە ئەباساواز کوێس لە سنە وا کاکشوان ئەهلیسی 2000 نەفەر استشهادە مەحەلیان بکردایان قسانە دروست کاکشوان ئەوە نەوگەم فیلمە ئیژی ئەمەسەوا ئێمەیژنی لومپەن خانەوادە لومپەن پرۆلتاریای تەعمیدریاگ ئەمەسە ئیستا فعالین جامعی بەدەنی سنە ئەو فاسدە ڕانی جەمکەرانەی وا مختار زارعیەکە وایسە خۆی کردگەس و کەمانگەر لە ڕامینە حوسێن پەناهیە هەڵەگەڕیاوە و عەلی خامنەیی ئەیوی یا ببەخشە و ڕەهاکۆن یا بیا و جەفاکۆن ئیستا بۆ نایێت بێژێت یا ببەخش و ڕەهاکۆن یا بیا و جەفاکۆن ڕۆژنامەنگارە گەوادە بێشەرەفەکانە سنە ئەوانەی وا کوردبازی ئەکەن ئیستا وەختێسی وەقایع سنە دروست بنووسن و بێژن ئەم ڕەوایەتە لە شوانە غەڵەتە جمهوری ئیسلامی گافەوا بووەدا تا چێو بکەنم ما تحتە کارگەردانە ئەم فیلمە ئۆکەی چیەژێ کارگەردان ئەم فیلمە ئاغای شوان ئەوەڵەن دەستگیر ئەکرێت ئیعلام ناکرێت کە دەستگیر ئەکرێتەوە سۆتە حەمەی بروجەردی و لە ئێسارەتە ئەکوژرێت وەلی شوان لومپەن پرۆلتاریا نییە شوان ڕەوشەن فکرە خوردە بورژوازیە پاریس دیدەیە ڕەفیق ئەبولحەسەن بەنی سەدرە خیلی متفاوت ئەم تەسویرە لومپەن پرۆلتاریای تەعمید دریاگە بە کۆمونیزم کە ئیعجاز کۆمونیزم ئەی کاتە کۆمونیستە قەهرەمان وەکو وەسیلیە فیلمە ئەنەمی بیهایند دە گەیت تا لنینێک کە خوردە بورژوای ڕەوشەن فکر ڕەحبەرە تەبەقەی کارگەرە خیلی فەرقەکە ئالەگرام شوانە خیلی شوانە فەرقدارێکە جمهوری ئیسلامی بۆ ئەم ڕەوایەتەکە سابت یەکەم لە دیالۆگە فیلمەکە پێداین سابتەکەم لەگرا شوان بە خیانەتە ئامۆزای خۆی کە سیروانی ناوە تەوەسوتە کۆمەڵە ئەگیرێت ئەدرێتە دەسە حەمەی بروجەردی ئەم فیلمەکەس مجد خوبی آوردی از شب چی که کشیدی نابودی همه چی اینجا ئەمە شوانە داشتنت میارزه محمد بروجردی متاسفانە چوون خۆرەتاوە ئەنعکاس دووربینەکە ناڵێت تەسویرەکە بوێنن وەگەن نیشانەمەدا هەست فیلمەکە زپان بڕۆن بوێنن ئالەگرا سیروان لولەی ئەسڵحەکەی هەڵە گەڕێنێتەوە بەرەو تەرەفە کاکشوان و کاکشوان تەسلیمەوێ تو کاکشوانە نەفرۆختی قومەتە فروختی سێوان خودمە به اینا تسلیم نمی کنم به تو تسلیم میکنم خب کاکشوان وتی سیروان من خۆم بەمانە تەسلیم ناکەم من خۆم بە تۆ تەسلیمەکەم و سیروان ئەکوژێت ئیستا من ئەیوەمە سەر ئەو لەختەی و حەمەی بروجەردی لە تەرەفە بەنی سەدر و حکمی بۆ تێ کە کاکشوان بە هەنێری بۆ تاران
دستور کیه؟ رئیس جمهور. خاطرات پاریس حکم اومده؟ هنوز به اون نرسید. اجا انتقالی بدن اجا کی حکمی داگه اجا رئیس جمهور بروجردی لبرخوی و اجا خاطرات پاریس يعني شوان وابو الحسن بني سدر يكتري لباريس اناسن تاقرا جوبن خوبه. هم دانشگاهی قدیمیت فرمانده کل قوا دستور داده ببرن تهران. هم دانشگاهی قدیمیت فرمانده كل قوا دستور داده ببرن تهران وكاك شو انا جيت هاو دانشگاهی قدیمی كيس ابو الحسن بني سدر فرمانده كل قوا كيس ابو الحسن بني سدر هاو دانشگاهی كيس كاكشوان لومبن برولتاريان نيه روشن فكره ورد بورجوازيه رهبر طبقه كارگره رفيق ابو الحسن بني سدره تمام بوزيشن ايراني اناسيت احيانا تكتشب جهانيه در ارتباطه همان ادعاك ابو قاسم رويكن ادامه ادين شنیدی میگن پاریس تمام نمیشه؟ میگن قشنگی خیلی. خیلی. نفل لشت و هی ظریفه. پیشت گفته بودم نمیتونی من نگه داریم. داره اینجای بازی رو تو بردی. همه بازی میبریم. شما یه چند سبایی با یه گیر رو گرفتتان خوشحال باشی. ولی بازی تا نداره. منم چاره‌ای ندارم جز اینکه به دستور مافوقم عمل کنم. بگه به جنگ میجنگم تا تهش بگه تفنگ تو زمین بذار میذارم. من 10 تا آدم از شکل تو داشتم. الان سنندج مال ما بود. جنازه تو هم توی پشت پسله‌ای بود. شاید. البته چیزی که خوبی نیستم بگن آخرش نباید اینجوری تموم میشد. حالا که منم میفرست. خب شوان لقرا لنقش فرماندهی مردمي خريك قساكا رهبر مردمك جي حمي بروجردي دي وكو توم بويا سنة يستوى دسي منو جنازكاي تويش لويبو اوكي يعني حمي بروجردي وحيش حساب ناكات صبور باش میگن بهت. باید سالم برسونیم تهران. رئیس جمهور دوست نداره خال بهت بیفته. منم که سربازی و باید دستور اجرا کنی. باید سالم بفرستیم تهران رئیس جمهور دوست نداره خال بيت بيفته لقرا معاملەیەتە کە کاکشوان ئەکات و کاکشوان ئەوات کە جنازەهای کەسانێک کە ئەمانە سەربنیستیان کردگە نیشانی بدا لەوێ کاکشوان تەوەسوتە ژنێ ئەکوژێت. ئۆکەی پس ئەگەر تۆ کۆمەڵە بوایتە ڕەفیق کاکشوان بوایتە من بە مەحزی ئەم فیلمە گوێ ئەدا لەسەر کار بووم. ئەی ئەم ڕەوایەتە فرقەکەتە کە ڕەوایەتێکە من بیستم. باوەڕەکەی شوان وەختی سوخڕانیەکە ئەژێ وەختی ئێمە لە ناو ئینقلاباتە پاریسا بووین بني سدر بشوين نفل دوشاتو خو خزاندنا بندس خمينيا اقريا باوركي امنا ما نزاني كاكشوان لفرنسا بوكا تحسيلي شي كردقا رفيق بني سدريش بوكا امنا ما نزاني كاكشوان بدسيسي وخيانة الرفيق كومالية كاني اجيريت امنا ما نزاني أنا وراكته هليكوبتر اللي داقة كي وشوار أحمق قلدل بنكو ملاي كاشي وعمل هات حج كامل مانا نلا شر سناب وقن نرابي دروسيكن مشتم مش قاسما وخريكن بوجود بوجود أخوة تاريخ أساسا لفيلم دوانزا بياغا خشمجينا تورا بيرامردي تي شهادة أداد بر عليها كاورايك متهمة وقتل يكي لهيئة منصفة إيجي أو بيرامرده تماشي سر وزعي بكن تماشي كتشوال وكراواتكي بكن أو بيرامرده دروكا أول طول عمري حج كز وبشر حسابي نكرقا استداد قابي إيجي آغاي فلاني
بانگیەکەن حەزوە خۆیەکات تێت لەگرا ئەبینرێت وە قسەکە لەزا ئەم کاورایە کردگەس و قاتڵ هەر لەبەر خاتری ئەوەی کە حەزە خۆی ئێرزاکات. مشتە پیرە پاتاڵە لە ئوروپادا کەفتەگت درۆزنە تاریخ بێ قەحرەمانی بدونە ئەوەنە زەکاوت خەریکن بۆ خۆیان تاریخ سازیەکەن خۆیانەکەنە قارەمان. یەک نەفەریان پێی نەبرد کە ئەم ڕەوایەتە تەکە ڕەوایەتە کۆمەڵە فەرقەکە 180 دەرەجە. ئەزانن ئەهەمیەتە ئەمەوا لەکوێ شەڕە 24 ڕۆژەی سنە ئیستە بازنەگەریە تاریخی گەرەکە. ئۆکەی ئەمە توانێت سناریۆکە واوێتە ئاغای شوان ئەوەی نییە کامانەیژنی یەک چەپە بسیار مهم ڕەحبەرێکی گەورەیە چەپە و ئەحیانەن خەریکە جەریانە مقاومەتم مەردمیە سنە ڕەحبەریەکە کۆمەڵەیە بەرساختە تەوەسوتە سەلاح موحتەدی و جەلالە تاڵەبانیە کە خۆمەیلی لە نۆفل دۆ شاتۆ بوو هەنووز نەهاتووە نامەی سەرسەپۆردگی بۆ خۆمەینی هەنارد. سەلاح موحتەدی و ئاغای جەلالە تاڵەبانی جەریانە کۆمەڵە بۆ کۆکردنەوەی کۆمیتەهای مەرکەزی دروست ئەکەن کۆمیتەهای مردمی دروست ئەکەن تا بتوانن لە قیامەت و دەئی جەریان هدایەت بکەنە ناوە یەک مشت سکتە فەرقیە بەرساختە کە لە شەڕێکی نەمایشیە مەوجودیەت ئەدا بە سپاهە پاسداران تا خۆمەینی قەبزی قودرەت بکە. ئالەگرا هەر لەم فیلمە کاورای ئەرتەشی ئێژێت مردمە عادی گشتی مسلح بووگە وەختی مردمە عادی لە ناوە خیابانە بە ئەسلحە ئەگەڕێ هەرج و مەرج دروست ئەوێت. هەر لەناوە ئەم فیلمە ئاغایە شوان ژن و مناڵی نییە هەرو سیروانە ئێژێ من وەکو تۆ نییە معشوقم و عشقم بۆ خاترە ئارمانم بفرۆشم هەر لەوێ فلاشبەکێکەدا لە لەحزەیەکا وا شوان معشوق خۆی بەناوت جەمیلە گەرەشتبانەکەم فیشەکە ئێنێ بەناو چاوی و ئەیکوژێەوە بەخائی نیێزانێ چون دوویان کریاگە. تاگراگرتمان ئۆکەی ئەگەر ئەم ڕەوایەتە درۆ بوو تەمامە ڕەفیقەکانە شوان لە ئەوڵە مەشە بیانزانێ ئەمە دروست. شوان لە فەڕەنسە نەوگە و لەگرا ئەتوانی دەسە پرۆپاگاندای دەوڵەتە ئێرانی بگریت. تۆ ناتوانی بێژی بڕ و جردی پیای گەورەیەک نەو ناتوانی سابتیکەوە داعاکە پیای گەورەیەک بوو. تۆ ناتوانی سابت بکەی ئەم قەدیسە ئەم مەسیحە زەمانە حتا بۆ زندانیەکە حکمە ئیعدام دریاگە ئەو ئێژێ لەقەی لێ مەدەن و قساسە لەقەکە ئەکاتەوە. ناتوانانی ئەمە سابتکەی ناتوانی بێبێژی جمهوری ئیسلامی خوا هەڕی ناگرێ ئێمە پیاوکوژ نەوگین جمهوری ئیسلامی گەرێکە تۆ ڕەشکاتەوە بەڵام ئەتوانی ئەم درێ گەورە بکەی بێژی ئەم تەبلیغە گەورە بکەی جمهوری ئیسلامی ڕەوایەتێکی غەڵەت لە شوانەدا حەمەی مائی گشت کەسی ئەیناسێت استشهادە محەلیە 2000 نەفەر ئاهاورد فعالینە بەدەنیە گەوادە سنەت ئاهاورد بۆتی ئیمزا بکە هەر ئەوانەی وا دوکانە بۆ تەعتیلەکەن هەرچی ڕەفیقە گەوادێسی کە ئێژە ڕەفیقە شوان و گین ئەهاتن کوڕەکەی و ژنە بازماندەکەی سوئدی ئەهاتن حەجمەیەکی میدیاییتان نەکردە پرۆپاگاندای جمهوری ئیسلامی تا جمهوری ئیسلامی بە تەمام قودرەت و یەک مشتە گەورەی خواردەناوە دەمی ڕوێ دواوە. ئێستا من فێرتانم کرد دادەی بیکەن بچن پەروەندەی حەمەی مائی بێرن کە حکم دریاگە بە کوشتنە باوکە خۆی بڕۆن بێرن ئادەی بڕۆن پەروەندەی دادگوستەریەکەی بێرن. ئیستە من پاشنەی ئاشی لە دەوڵەتە ئێرانیم کرد دەوڵەتە گەوادە ئێرانی یا شەیتەنەتەکا بۆ ئەوەڵین بار پەردەی لە تاریخ واقعی دەرەخا بۆ ئینسانێکی ئاقڵ کە بفەهمێت و فقط ئێمە فەهمیمان چۆن هیچ کەسی تر نەیفەهمی ڕەفیقە شوان بوو. من کاک ئاکۆ یارە ئاخێزە کاک تەها یارە ئاخێزە کاک قانە یارە ئاخێزە کەسی هەڵگەڕێتەوە بێژێ کاک ئاکۆ خەڵکت تارانە من فەورەن پێیەوەم کاک ئاکۆ خەڵکە سنەس درۆکە کاک تەها خەڵکە بۆکانە درۆکە کاک قانە خەڵکە مەریوانە درۆکە خەڵکت تاران نییە فەورەن ئەمە ئەفەهمم چۆن من فەهمیم ئێوە ڕەفیقەکانە کاک شوان لە پاڵە دەسە شوانە نەتان فەهمی چۆن نەتان فەهمی ئالەگرا دەرەکەوێ ئێوە مشتێک حەزف کریاگە درۆزنن کە تاریخ دیدەوە شاهدی عینیە ئێوە ڕاستی ئازمایی بکرێەوە هیچ کاران ژە کاورای هاوتی دوێشە و خەوم دی 25 گورگ گەمارۆیاندان بمخۆن کاورایوتی ماڵە نەشێوێ 25 گورگ
چۆن زیقە نەکرد چۆن دڵە نەتەقی کورە وتی وەڵا 20 دانەوە وتی 20 گورگ وتی کورە 15 دانەوە وتی ماڵ کاول 15 گورگ وتی 10 دانەوە وتی هەیڕۆ کۆسە نەکەفێ 10 گورگ هاو زیقە نەکەوتی وەڵا 5 دانەوە وتی 5 گورگ ماڵ وێران کورە وتی وەڵام کە گەماڵە بۆرێک و بەرم دە ئەمانە بگرن ڕاستی ئازماییان کەن ئاغاکیان درۆکەن گشتیان حەج کامیان لە شەڕە سنە نەوگن خودە سەی ئیبراهیم ئێژێ ئێمە 75 نەفەر و گین لە سنە درۆکە 75 نەوگن درۆکە سوال براکانە ناهیدوا لە فرودگا ئەعدام بوون خەڵکە سنە بوون یا کۆمەڵە بوون خەڵکە مسلحە سنە کێ شکستی پێدا کۆمەڵە و جمهوری ئیسلامی وەیەکۆ سەر شوانیشان کردە ژێرە ئاو کوشتیان شوان ڕەفیق ئەبولحەسەنە بەنی سەدر ئەبەی مهتەدی تۆ قڕەکەمەرتی یابووەکانە دەورەبەرە فویان تێکریاگە چون تۆ لای مەمکەکانە گولشیفتە فەراهانی و لای ناوگەڵەکەی ڕۆزە ئیبراهیمی و لای فڵتەکەی شیرینە عەبادی و لای لوتەکەی شازدە منتەزر و سەلتەنە دانیشتی تۆ پیای مهمێکی ئەمانە ئەناسی شوان چۆن پیاگە مهمێک نییە ڕەفیق ئەبولحەسەنە بەنی سەدرە تۆ خۆت و براکە گەماڵیشیان پێ تۆ نەوەست ئەو وەختە چۆن تۆ ئەوی تۆ ڕەهبەرە کۆمەڵە پەخمەیە وەکو تۆ شوان ئەکوژرێت کێ ئەم داستانە لە شوان دروست ئەکا یەک ڕەوایەتە مشتەرەک گشتی بەحسی ئەکات حەجکە نایژێت حەجکە یەک ڕەوایەتە فەرقدار لە شوان نایژێت حەجکە نایژێتی ئەو بەڕاستی و باوکی کوشت بوو باوکی متجاوز بوو خۆی قەمەکێش بوو کاکە مەخە ئەی جدەن جا قاسملو ئەیوو شخص بەندە کە در شهر مونیخ کە خودشان میگویان منشن ئەمە ئیتر یانێ من تەواو ئیتر لە ئاڵمانە بووگم ئەزانم مونیخ ناوی منشنە تۆش وەختی حەمەی مای بکەیتە کامغا یعنی تەواوی تر گشتی ئەزانیت جدەن ئەی چۆن ئێوە لەو تاریخە ئەوەڵە ئینقلابە بۆ تاریخ سازی بۆ خۆتان ئێژن کابرا چوە دەڕێی بەقا 2 ساڵ دەورەی دی دێ ئەگەر 2 ساڵ چوە دەورەی بەقا دەڕێی بەقا دەورەی دی ساواک نەیزانی خانەوادەی گەوادی لەکوێشێ بزانن دی ساواک نەیزانی ئێوە هەڵەگەڕێنێژن دکتۆر فڵانی چووە ناو کارگەرەکان وەکو حەماڵ دیواریەکرد حەمە حەسەینە کەریمی مهندس و چوو وەکا حەمە حەسەین بەنا ئەیان ناسی تا تەبەقەیە کارگەر ئاگاه کاتو کامەغە بۆ لەمانە نەوگە ها ئیستا تەمامە دروی تاریخ سازیە پەڕەدایم شیفتە 57 و ئێوە عیدەیە گومنامە دروزن بوون و قەهرەمانە مردمێک وە درۆ بۆچی ئێوە گشتتان ورد و دەرس نەهاتکن ئەم ڕەوایەتە تەکزیبیکەی شوعەیب زەکەریای خەجاڵەت ناکێشی لە سوێت قنە خسکەسە پاڵە بۆ ئینقلابە مەمەیی و ژنانەی چیقە کرد بۆ لەگرا بۆ کاک حەمەیە مائی نایتە دەنگۆ بۆ یەک مانگە ئێوە پەیتان نەورد تا پەیمانە حەیدەری وتی ها بۆ نەتانوت ئەم ڕەوایەتە فەرقەکە خەیرە فەرقیسی ئەم شوانە ڕەوشەن فکرە ڕەهبەرە تەبەقەیە کارگەرە جەهانیە ڕەفیق ئەبولحەسەنە بەنی سەدرە میتران ئەحیانەن ئەناسێ فۆکۆ ئەحیانەن ئەناسێ تۆکە تۆی دڵپنت دەهاتیا خێری فەرقەکە چۆن تۆ ئەم تەکردە لۆمپەن پرۆلتاریا بە باوکێکی متەجاوزی گەوات کە ئەم کوشتگێسی پەروەندەکەی ڕووکەن من قبولی ناکەم هەروالێتانە ئەم تاریخ هەروالێتان قبول ناکەم ئێوە تحلیل من دروست لە پەڕەدایم شیفتە 57 دروست کریان کە سپای پاسداران دروست بێ و لە شەڕێکی نەمایشیە مردمێکی متعین بووی مسلح سەر بوەڕن تحت ناو انحسار مبارزەتەکە جمهوری ئیسلامی هەر شکستان تۆمار کرد محوەرە کوردستاناتیشتان بۆ دەوڵەتە بەحس مەشغوڵ کرد کە ئەرتشە بەحس لەوێوە نەیەتە ناوە وانیە 2000 نەفەرتان ئائیستە ئیشە تەکزیبیکە ورد و دەرستان تەکزیبیکەن پەخمەگە لە درۆزنە تاریخ ساز منێشێ لە تۆ قبولی کەم تو با شەرەفی تو لە خۆت بێ شەرەفتر نییە ئەی بۆ تا من وتم ئێوە نەتانوت دی درۆوەم ئاشکاری 180 دەرەجە جمهوری ئیسلامی درۆکە 2000 نەفەر استشادە مەحەلی بێرن کۆپیە شناسنامەکەی بێرن
بڕۆن عکسەکان بێرن وا ئەمە هەر لە بن و شۆفرترەیلیوگە پەروەندەی مەحکومیەتە قەتڵە باوکی بێرن بێرنی بێ شەرەفینە تا ئێمە باوەڕکەنی وەڕاستەکەن هەمەی مائی کێس کامغە کێس شوان کێس سوال ئەتان ترسێنێت بۆ جواونانۆ خۆ حناق ناگرن تەکزیبیکەن بێ شەرەفینە تەکزیبیکەن چۆن گەوا باوک تۆ 40 ساڵە ئەژی جمهوری ئیسلامی ئیتهاممان لێدا ئێمە تەجزیە تەڵەب نیین هەر دەستان بۆ وەنجووسکەتان بۆ قەسەم و قورئانە دنیا خۆن تەجزیە تەڵەب نیەن ئیستا چۆن جواوی پرۆپاگاندای وا نادەن و چۆن نایدەن و دێ ئەگەر جمهوری ئیسلامی مهم نییە تۆ بۆ قەسەمە خۆیەژی تەجزیە تەڵەب نیی ئیستا بۆ جواوەم پرۆپاگاندا نایتۆ بێ شەرەفەکانە کۆنە کۆمەڵەی درۆزن مشتی جاعل تاریخ خوێڕی مشتی مەشقاسم ئێوە لەکوێ بوون لە شەڕە 24 ڕۆژەی سنە ها گەوادینە لەکوێ بوون دادەی لە خۆتان ڕوویکەن سە ئیبراهیمێژی 75 نەفەر وگن 75 چۆلەکەنە وگن درۆکەی بۆ خەڵکە سنەتان دا دەمە تیر لەگەڵ جمهوری ئیسلامیە لە بینتان بردن بۆ دقیقاً وەکو شەرایەتی وا مچەی هجری هات وتی خەڵکە مەهاباد ڕەفتارە نامتەمەدنانە نەکات تورکە پاسدارەکان برامانن مؤسسات نەگرن حیزە کوڕە حیز ئەو وەختی شەواتان کرد وەلی ئەو وەختە ئێمە نەوین بتان خەینە سەر جێگەی خۆتان واتان کرد مردمە متعین بووگە مسلحتان گەمارۆدا تەکە جمهوری ئیسلامیە تا خومینی بە قدرت بگا و قبزەی قدرت بکات ئێوەمانانیش مشتێ بێوجودە گەوادە بێ ئەستعداد بوونە ساحێ و حیزب و شناسنامە و پوڵە مفت و پوڵە یامفت و تا ئیسەیش ماگنەوە جدەن کاک حەمەی مائی کیس ئەم ڕەوایەتە بۆ باتڵ ناکەنەوە دادەی 2000 دانە فاسد بێشەرەفتان لەم ئوروپا هەست دادەی دەم کاتۆ چۆن ئێوە پەیتان نەبرد ئەم ڕەوایەتە فەرقەکاتەکە ڕەوایەتە کۆمەڵەتەکە ئاغایێ حەمەیە مایە لۆمپەن پرۆلەتاریایە تەتهیر بووگە قوسڵ دریاگ بە ئاو کۆمۆنیزم خوردە بورژوازیە ڕەوشەن فکرە تەبەقەی کارگەر و ڕەهبەرە تەبەقەی کارگەر خەیلی فەرقیانە ئەم دووە خەیلی فەرقیانە تاریخ شەڕە 24 ڕۆژێشی سەر لە نوێ بنووسێتەوە هەر گەوادە تەحتەناو شائدە عەینی دروست قسە ئەکات بیرنی ڕاستی ئازمایی بکەن لە قسەکانی گشتیان درۆکەن گشتیان تاریخ سازیەکەن درۆکەن وەگەرنە ئەمە مانگێک بوو ئەمانە پەیان ئەبرد ئەم ڕەوایەتە فەرقەکاتەکە ڕەوایەتەکەی ترا حەج کامیان لەو جەریانە نەوگن درۆکەن حەج کامیان حەمەی مائی ناناسن درۆکەن مشتی بەرساختن ئالەگرا من تەمام قەد لە کاکشوان دفاعکەم تەمام قەد حەق ئەو ئینسانە وا کریاگە بە لۆمپەن پرۆلیتاریا بە باوکێکی گەواد و کە بە کەنیشکە خۆی تەجاوزی کردگە من خەریکم دفاعکەم ڕەوایەتێکی تر ئێژێت ئەم شەڕە دوو ڕەوایەتی هەست یا کۆمەڵە یا جمهوری ئیسلامی ڕەوایەتێکی تر کە ئیتفاقەنێکی حەز بکات بە لۆمپەن پرۆلیتاریایە وەکو شوانێک باوکێکی بێشەرەفی هەست بە کەنیشکە خۆی تەجاوزی کردگە و ئەم ئەو باوکێ کوشتگە خەریکە ئێژێ نەخێر شوان لە پاریسا دانشجو بووگە هاو دانشگاهی ئەبولحەسەنە بەنی سەدر بووگە لە جنبشە چەپە جەهانیا بەشداری کردگە فرانسوا میتران و میشل فۆکۆ و سارت و تەمامی ئەمانەشێ بناسێت شوان کێ بوو دێ ئەگەر بێشەرەف نیەن و بەرساختەی دەوڵەتە ئێرانی نیەن
ئەگەر ئەوەنە وجدانتان هەز ئیستە ئێشێ وەختی ئەڕوینە خیابان مەمکتان ڕووتۆ کردو ئینقلابە ژنجیانتان ئەکرد ئیستە بێن گەورەترین گافتان واوە دەست و دەستکای پڕۆپاگاندای جمهوری ئیسلامی سوارە ملی بوون دادەی بە خۆتان و فعالینە حیز جامعەی مەدەنیتان و حەجمەی 4-5 نەفەری دەست پێ بکەن دادەی خۆ من نایژم مەیکەن تەکزیبی کەن هادەی دێوە فێرتانم کرد بڕۆن تەکزیبی کەن تمام ئەو ئیدعانەی دەرمەوردە شوان یەکەنشی سابەتیکەن من متەوەلدە 9 بەهمەنە 58 عمرە من شوان وە بیر نایەریتەوە شوانم لە ڕێگەی قسەهای ئێوە ناسیگە کورە ئێوەی کە تحتە ناوە کۆمۆنیست دەم لە ئینسانیەت ئەدەن دەم لە وجدان ئەدەن لە خۆتان بێوجدانتر گەواتر بێشەرەفتر نییە ئەگەر ئەم حەقانیەتە ڕەوایەتە شوانە مشەخەس نەکەن خاس گوێتان پێ و گەوا دەکەن وا خۆتان کرد گەسە ڕەفیقە کاک شوان متوەجه بوون چۆن جواوە جمهوری ئیسلامی نایەتەوە لێ 40 ساڵە حەدەسەوەن بۆ قنەیژی من تەجزیە تەڵەب نییە ئەم ئەتهامە جمهوری ئیسلامی مەگەر نییە چۆن تۆ ئەم ئەتهامە جواوەی تۆ هەرچی ڕۆژە وەلێ ئەم ئیتهامەی وا ئیستە دریاگە کە شوان ڕەفیق ئەبولحەسەنە بەنی سەدر بوو دەستگیر کریا نەکوژیا لە شەڕە بڕۆکتی هلیکۆپتەر بە خیانەت و کۆمەڵەیەکانیش دەستگیر کریا تاریخ جەنگە 24 ڕۆژەی سنە تاریخ پاککریاگێکە تەوەسط کۆمەڵە و تەوەسط جمهوری ئیسلامی خەڵکە سنەیش نازانێت چی لێ خۆمیاگە ئێشێ لە ئەوڵۆم تاریخە بنووسێتەوە هەر کەسێ بە عنوانە شاهدە عینی تێت وە شەهادەت ئەدات دادگا لەگرا واسە یە مدعی العموم موجودە یە متهمێ موجودە شاهدێ بۆ پەروەندەیە بانگەکەن ئەگەر مدعی العموم بانگی کردوێت بەر لە ئەوە شەهادەتەکەیان گرتگە مدعی العموم دای ئەنێت لە جێگەیە شهودا سوعالی لێکا بەر ئەساسە ئیزهاریەیەکە داگێسی وەکیلە مدافع متهم کە پێشتر ئیزهاریە شاهدە پەروەندەی خوێنگەسۆ ئەو جارتێ کە درۆکانە شاهد دەرخای داتە بەرە سوعال هەر کەسی ئیدعای کرد شاهدە عینیە تێتە لای ئێمە وەکو دادگا محاکمەی ئەکەین تا بزانین ڕاستی ئازمایی بکەین لە قسەهای کاکەیەکە حیچێ لە حیچ کەسە قبول ناکە حیچ کە باشەرەف نییە گشتی بێشەرەفە گشتی درۆزنی تاریخ جعل کۆنە چون تا ئەم دقیقە سابتیان نەکرد بەر لە من ئەم دەسە ئەوەشێنن یەک مانگە ئەم فیلمە ئیکران کریاگە خەریکن لەسەری قسەکەن هیچ کەس بەم نوکتە قسەی ئیشارەی نەکرد کە من کردم چێ ئێوە مشتێ پەخمەی بوزینان IQ لە سەتح بوزینەی گەوە چۆن ئێدعاکەی فەرماندەی شەڕوگیت و فرە قارەمانیت و ئستراتیژی ئەزانیت و لە نەزەریە ئەرزشە مارکس تێگەیگیت و فەرماندەهیە تەبەقەی پڕۆلیتاریا ئەکەیت و فرە حاڵیت بووگە لە ئەرزش و ئارمانە گەورەکانی بەشەری و فرە بەشەرە خاسیەکەیت و قنگە ڕووتەکەیت تۆ هەڵیەخەیت تۆ چۆن ئەمە داعانەکەی زەکاوەتت نەبوو ئەمە بەفەهمی چۆن ئیدعاکەی نوێنەرایەتی مردم کەی مدیر و مدەبر و عاقڵ و کاردان و کارشناسی نەتزانی لەگەڵ چۆن حملە بکەیتە جمهوری ئیسلامی ئیستە من زانیم بە هەر تکتان حملەم کرد هەم بە جمهوری ئیسلامی هەم بە تۆ بە هەر تکتان ها و یەک تیردام لە 2 ئامانج عەدوو شەوت سەبەبە خەیر گەر خوددا خواهد و یەک تیردام لە هەر تکتان بە فیلمێ وا جمهوری ئیسلامی دروستی کردگە هەر تکتان وانە مەزانە ئیتتهامۆ لسركوبة مردمة وتجربة آزادي جيجة دواي إعلام بيتلفي أرتش لبي سدوية بهمنة بنجاو حفتا خلق السنة كي سركوبي كرد كي مردمة أصلح ودسي سركوب كرد كي جلالة طالباني وسلاح محتدي فؤاد مصطفى سلطانيان بوكشت كومالي بو دروس كرد جلالة جاشة كرة جاشة خميني جلالي كومالي بو دروس كرد ها علي جوان روية يكتي آموزش يكمين يغانهاي نظامي كومالي دا كاورا يكتي خلق سليماني
بۆیش ئەم کاری کردوێت با چۆن قمە خۆی ڕاگرت لای جمهوری ئیسلامی جەلالە کۆمەڵە دروستکەرە ڕەفیقە سەلاحە موحتەدی چۆن توانی لە قەرارگای ڕەمەزانە دانیشێ جووسکەی بۆ نەوەن هەڵی نەگرن چه احتیاجام و جەلالە تاڵەبانی بوو ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دەست لەم ماجەرا هەڵ ناگرێ و ماجەراوی شەڕ 24 ڕۆژەی سنە ئێشێ مشەخەس کات بە احترامە بە خەڵکە متعین بوو گە ئینقلابیە سنە بە احترامە تەکتەکە ڕۆڵەگەرێکە کە لە نێوانە قەیچیە کۆمەڵە و جمهوری ئیسلامی ئینقلابیان سەربڕیا خۆیان سەربڕیان و احترامە بە هەیکەلە کاکشوان کاک حەمەی مائی کە لەگرا 40 ساڵە درۆی بەسەرۆ دروستەکەن دروستەکەن دەرمەوردەم پیاگە تا مشخص نەبوونە حەقیقەت ئێمە دەست لە ماجەرا هەڵناگرین لا ئێوە خۆش